شنی و من اشین و زاری و شن عزیز پیسو من عزیز گنی شو بیلاری شن عزیز پیسو من عزیز گنی شو بیلاری شن من شنی قومی قرار بستن پێشەکی بە خێراتنی کەناڵی پەیامەکەم بۆ سەرچاوەی زەڵم گوندی زەڵم من ناوم حەمزە خالید حەمەکەریمە خەڵکی گوندی زەڵمم باخەوانم لە گوندی زەڵم لە ساڵی 94ەوە ئەم باخەمان کڕیوە و خەریکی باخەوانی لە زەڵم فکرەی ئەم تەلەفریکە کە داماننا ساڵی 2011 ئەم تەلەفریکەمان داناوە لە ساڵی 2011ەوە ئەم تەلەفریکەمان داناوە فکرەکە فکرەی باوکم بوو لەگەڵ کاک حاجی دراوسێمان کە شوێنەکە شوێنێکی سەختە دوورە جادەیە و پێویستەکە کە شتێکی لەو شێوەیە دروست بکرێت بۆ ئەوەی بەروبوومی ئەم باخەی پێ بکرێتە ئەو بەرەوە ئەگین بە دەست و بە کۆڵ و ئەمانە زۆر بەناڕەحەت بەروبوومەکە ئەچێتە ئەو بەرەوە بەس ئێستا لە ڕێی ئەم تەلەفریکەوە ئاسانکاریەکی زۆری بۆ کردوین و بە ئاسانی شتەکان ئەگەنە سەرجادە تەلەفریکەکە سەرەتا کە دروستمان کرد پێگاتووە لە 130 مەتر سیم و حەبلێک لەگەڵ ئەو تەلەفریکەی کە هەنێ ئاسنوشتە و لە حیمشی چاکی کردو و دوو قەرقەرە سەرەتا کە دروست کرا هەتاوەکو ساڵی 2024ش هەر بەدەست ڕامانە کێشایەوە بۆ ئەمبەرەوە لە ڕاکێشانەوەی بۆ ئەمبەرەوە ئەزیەتی زۆرتە بوو ئەگەر هەر بە خاڵیش بتێناباتەوە یعنی ئەزیەتێکی زۆرتە بوو ئەگەر 20 کیلۆ شتیشی تیا بووایە بە دوو نەفەر دوو جاری سراحەتتە کرد ئەم جاتێنایەوە ئێرە بەس لە پارێکەوە ئەو ماتۆڕم بۆ تەرتیب کردووە بە فکرەی خۆم ئەتوانی 150 کیلۆ بۆ 200 کیلۆ پێ ڕاکێشیتۆ لە ماوەی 1 دەقایێنێتەوە ئەم کەپرە خواست بەخوا تا ئێستا هیچ شتێک ڕووی نەداوە نە لە کەوتنە خوارەوەی بەروبوومەکانە نە ئەو کەسانش کە ئەوێرن سوار بن بۆ ئەو بەرەوە یعنی هیچ کێشەیەک شکر ڕووی نەداوە نەخێر وەڵاهی بابەتی گەشتیاری ئەوە لەوانەیە حکوومەت زیاتر ئەگەر بێ بیری لێ بکاتەوە ئەو تەلەفریک و شتە دروستکە بۆ سەرچاوەکە چونکە ئێرە ئاو شتەکە لەسەرەوەیە سەرچاوەکە باوەڕ ناکەم کەس بوێرێ ئەوە ئەم بەروەبەری پێ بکات بە تایبەت گەشتیار تۆزێ ڕۆژێ برادەرێکم سوار کرد هەر لەگەڵ سوار بوو هەلێرە چووە ناو تەلەفریکەکەوە ڕاستەوخۆ وتی دەربەست جەحەنەم بەس نەشکر هیچ ڕووی نەداوە بەس وتی بەرم با بڕوە ڕاست بۆ ئەو بەرەوە وتم نابێ من زەمانت ناکەم ئاوا بۆ شێوازە تەلەفریکەکە بەردەم و چونکە سورعەتە لەم سەرەوە ئەبێ بۆ حەبلە بیگری بە ئیسراحەتی خۆی هەتا چێتەوە ئەو بەرەوە بەسرا هەر بۆ سەحبەت وتی دەربەست جەحەنەم قورسە بەس چونکە ئێمە خۆمان فێر بووین و شارەزای ئیشەکە بووین 100 کیلۆشی تیا بێ نایەڵم بەو سورعەتە بڕواکە ئەو کەسە یا بترسێ یا ئەو شتەی کە تیایەتی خەسار بێ وەڵا کەوتووەتە سەر خۆت ئەگەر بوێری سەرکەوی زۆر ئەحتیاجیە من خۆم دەجار ڕۆشتمەتەوە بەرو هاتوومەتەوە وەڵا خۆت دەزانی ئەگەر سەرکەوی من لە خزمەتام یعنی تۆ هی نازایە تا تۆ ئەبێ ڕووکەیتە ئەوێەوە ڕاستە بۆ خۆت دەڵێم لە بەرەوەی نەکەی بە پشتا دەیاڵە ڕووکەرەیەرە
جیاتی شاوڵیێ ئازیز گیانی کردن و پێسێن شاڵێن بیوێ وفان منیێ شولاومان غەوێ شاهێرچێن ئازیز گیانی پڕێش و زاوەمایە کۆساڵان کۆ سەڵوا وا دەشتا